ئامانجی تورکیا زۆر ڕوون و ئاشکرایە سەبارەت بە داگیرکاری چ باشوور بێت چه ڕۆژاوا بێ هەر پارچەیەکتری کوردستان چکە تورکەکان بەگشتی بە درێژایی مێژوو و بە تایبەتیش پاش ڕوخانی دەوڵەتی عوسمانی واتنە سەرکاری شۆڤینیزمی تورک لە سەردەمی ئەتاتورک کۆمانەیە هەر بە ڕاشکاوانە ئەوان دژایەتی کوردیان کردو و توانێ ئەمە گەر دەوڵەتی کوردی لە جنوبی ئەفریقاش بێت دژی ئەوەستینەوەی ڕوخێن لەبەرەوە ئامانجی تورکیا لە دژایەتیکردنی کورد شتێکی تازە نیە زۆر کۆنە و زۆریش ئاشکرایە تورک بەگشتی بەداخەوە کە ئەمەی ئەم قسەی من یکەم جۆرێکە لە نەژاد پەرستی بەڵام بمانەوە نەمانەوەی تورک بەگشتی و بە تایبەتی ڕژێمی ئێستا ئەردۆغان قۆڵی لێ هەڵماڵی و بۆ سرێنەوەی کورد لەبەرەوە ئامانجی تورک لەو داگیرکاریانە ئەوەیە کە ئەگەر کوردێک هەنگاوە بۆ پێشەوە بنێ ئەو بە خێرایی بیسڕێتەوە نەیهێڵێ سەبارەت بە ئەرکی حیزبە کوردستانیەکان بە ڕێکخراوەکان بە کۆمەلگای مەدەنی ڕۆشنبیران تەواوی جەماوەری خەڵکی کوردستان چ لەسەر ئاستی هەر چوار پارچەی کوردستان و چ لەسەر ئاستی ڕەوەندی کوردی لە دەرەوە ئەمڕۆ یەک ئەرکیان لەسەرشانە ئەویش یەک ڕێزی و یەک دەنگی و یەک هەڵوێستیە بەرامبەر بە دژمنکاری چ لەلایەن تورکیاوە بێ لەلایەن هەر دژمن و داگیرکەرێکی کوردەوە بێت لەبەرەوە ئێستا ئێمە پێویستە بانگەواز بۆ هەموو چین و توێژەکانی خەڵکی کوردستان و لە هەموو پارچەکانی کوردستان لەسەر هەموو ئاست چین و توێژەکانی ئێمە داواکاریمان ئەوەیە و ئەرکی خەڵکی کوردستان بەگشتی ئەوەیە کە لەم ڕۆژە سەخت و چارن و سازەدا ڕیزەکانی خۆیان یەکخەن ناکۆکیەکان وەلاوە بنێن و خۆیان لە پاشکۆیەتی و لە هاوکاریکردنی دژمنانی داگیرکەرانی کوردستان بپارێزن و بتوانن دەنگ و ڕەنگ و قورسایی و سەنگێکی وا دروستکەن کە وەڵام دەرەوەی هەم خواست و ئیرادە و داواکاریەکانی خەڵکی کوردستان بێ هەم وەڵام دەرەوەیەکی باش بێ بۆ تێک و پێکدانی پیلان و موامەرە و نەخشە ڕێگاکانی داگیرکەران. وڵی وەکو ئەزانین نۆکۆی کە لە مێژوو ئاگادارین ئەم دەوڵەتە زلهێزانەی کەوا کوردستانیان بەسەرا دابەش کراوە هەمیشتە لە هەڵی ئەوە بوون کورد لە هەر پارچەیەکی کوردستان نەتوانێت لەسەر پێی خۆی بوەستێت چونکە وای بۆ ئەچن خۆیان وای لێکەێنەوە کە کورد ینی توانی لەسەر پێی خۆی بوەستێ ئەوەدا لە بەرژەوەندی ئەوان و کوردانی پارچەکانی خۆیشیان ینی ئاهێکیان پێێتەوە وێنە ئەوانیش ینی هەوڵ دەدەن کە کیانێکی سەربەخۆ بۆ خۆیان دروست بکەن پێویستەکە هەموو گەل هەموو پارچەکانی کوردستان و دوای ئەوەش هەموو لایەنەکان هەموو بەرژەوەندەکانیان بخەنە لاوە لەگەڵ ئەم دەوڵەتە زلهێزانە پێویستە ئیتر ینی بێنە سەر بەدەنگ بێن لە تاو ئەم هەمگە داواکاری و ئەم هەمکە تاوانکاری و ئەم هەمووە ژینۆسایدێک کە دەوڵەتی داگیرکەری تورکیا بەرامبەر کوردانی پارچەکانی ترێک کایساکۆ ئیبینی لە کوردستانی ڕۆژئاوا ئەنجامێدا پێویستە حیزبەکان ینی ئەو بەرژەوەندەکان بخەنە ئەو لاوەیتر بێنە سەر چونکە ئەوان پێش هەموو شتێک کوردن پێویستە لەسەر کوردبوون بێنەجووە ئێوە کوردانی باشووری کوردستان لە کوردەکانی پارچەکانی تر بڵێن زیاتر لە ڕابردوودا زەبریان چەشتووە و لەوە تاوانیان بەرامبەر کراوە پێویستەکان لەم جۆرە ڕووداوانە ینی کوردی باشوور زیاتر بەدەنگ بێت زووتر بەدەنگ بێت زووتر بێتە سەرخەت وەکو بینیمان لە ڕابردووە ئەو گیانی هاوکاری و کۆمەک کۆکردنەوەیەک بینیمان کوردانی باشوور بە ڕوتینێکی گەورەوە هاتن و هاوکاریان کۆکردەوە بە کوردانی ڕۆژئاوا ئێستاش داوایان لێەکەین بەدەنگ بێن لە هەر تاوانێک کە لە ئایندەدا ڕوئەداوە ئیسا کە بەردەوام ڕوئەدات بەدەنگ بێن و دەنگی ناڕەزایی خۆیان بەسکەنەوە بەرامبەر ئەم دەوڵەتە داگیرکەرانە.